محەممەد مەلا خەلیل زیاتر گفتوگۆکەم کە خاوەنی نووسینگەی خانوبەرەیە و میوانی ئەمە. کاک محەممەد بەخێر هاتیەم کاتت باش. زۆر سپاس بۆ سەنابتان، زۆر سپاس بۆ کەیبیشتسار. زۆر سپاس. کاک محەممەد بۆ پێی کە بەڕێستان ڕۆژانە بەرکەوتنی زۆر زیاترتان هەیە و نزیکن لە دۆخەکەەوە لەگەڵ خەڵک لەگەڵ کڕیار فرۆشیار لەگەڵ هەموو ئەمانە ئەو بەرکەوتنتان هەیە. ئەو بازار گەرمی ئێستا هەیە بۆ زەوی و خان و لە هەولێر چییە؟ بەڵێ طبعاً سێکتەری عقارات بەگشتی بە دووەم گەورەترین سێکتەری ئابووری دادەنرێت لە دوای سێکتەری پیشەسازی لە مستەوای عالم. لە دوای 2005 هەرێمی کوردستان لە ڕووی سێکتەری نیشتەجێبوونەوە گەشە سندنێکی زۆر باشی بەخۆوە بینی و لە سایی ئەو ئەمن و ئەمانە و ئیستقرارەتی کە لە هەرێمی کوردستان هەیە و بەتایبەت هەولێر لە سەرئاستی عێراق خەڵک زۆر ڕووی لە شاری هەولێر کرد و پرۆژەی زۆر باش لە هەولێر دروست کران، پرۆژەی خزمەتگوزاری زۆر باش پێشکەش کران لە ڕووی ڕێگاوبانەوە و لە ڕووی پرۆژەی سەکەنی ئیستیسماریەوە و کۆمەڵێک زەوی دابەش کران لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ فەرمانبەران و بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەم حرەکەی ئێستا کە دروست بووە لە بازار، ئەو حرەکە زۆرەی ئێستاڵێکەوەیەکمانە دروست بووە خەڵکێکی زۆرە بینی وەکو بۆرسەی فرۆشتنی خانوبەرە ڕۆژانە سرە ئەگرن بۆی ئەمە ئەگەڕێتەوە بۆچی؟ بەڵێ طبعاً ئەم جوڵەی ئێستا لە بازار هەیە بە تایبەت لە بابەتی زەوی نیشتەجێبوون یەکەمین هۆکار بۆ ئەو قرارانەی کە جەنابی سەرۆکوەزیران هەستا بەلادانی ئەو باز و زەریبەی کە پێشتر لەسەر زەوی بەتاڵ هەبوو ئەوە یەکێک بوو لە هۆکارەکان کە جوڵەیەک حرەکەیەک پەیدا بێ لە زەوی نیشتەجێبوون. دوو ئەو ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدراڵ لە بابەتی موچە و زامنکردنی موچە بۆ ساڵی کاریگەری زۆر باشی هەبوو. بەڵێ سێ پرۆژەی ئاوی ئیفراس بەڕاستی ئەمە بە ڕەئی من کاریگەرترین پرۆژە بوو کە تەسیراتێکی زۆر ئیجابی هەبوو لەسەر بەرزبوونەوەی نرخی زەویەکان بەتایبەت لە پارێزگای هەولێر وەکو مەسەلەن کەرتی هەشتی عسارۆک وەکو باغڵ و منارە با بڵێن وەکو کەڕکدوو ئەو خواستە بەردەوامە بێ زیاترە بێت بەتەکید زیاترە بێت. ئەو نرخەی کە ئێستا هەیە لە بینی چەند بۆ چنە؟ ئەو نرخە بنمونە ئەگەر زەویەک پێشتر قیمەتی $3 بووبی ئێستا زائید $10 لە موقعی سەکەنی لە ماوەی تەنها مانگێک 2 مانگ بەر لە ئێستا ئەگەر بە $3 بێ بۆتە چوار. بەڵێ زیاترە بێ بەتەکید ئەو پرۆژانە ئێستا بەردەوام بن بەنمونە ئێستاوە ئاوی ئیفراس قرارە لە بۆ مانجی 7 خەڵک بتوانی سوودی لێ بینی و بەکاری بینی. باشە بڵێ ئەو نرخە تا چەند ئاساییە زیاتر بێ؟ نرخەکە بە پێی مەسەلەن ئەوەی کە لە ڕابردوو بەنمونەگەر باسی هەولێری نوێ بکەین خاتون لە هەولێری نوێ بیدایەتی کە سرە بلۆک دانران شەقامەکان فتحکران وردە بەرز بوو تا گەیشتە حەدی ئەوەی 250 مەتر بەنمونەگەر وەربگرین قیمەتی ئێستا $12 بۆ $13 باشە زیاتریشە ئەو موقعی سەکەنی تیزارینە. ئەو نرخانەی ئێستا کە لە کەڕک دوو لە حەسارۆکان لە باغڵ و منارە ئێمە تەوەقوعەکەین بگاتەوە ئاستە و بگرە زیاتریش لەبەرەوەی $12 بڕوە. بەڵێ ئەی ئاساییە تاوە نەبڕوە؟ ئاساییە لەبەر دوو سەبەب. پێشتر مەسەلەن ئەو پرۆژە خزمەتگوزاریانی ئێستا بنمونە وەکو ئاوی ئیفراس وەکو ئەو شەقامی 120 مەتری شەقامی 150 مەتری ئەوانە ئێستا الحەمدولله خەڵک وا بەکاریان دینی و بەردەستن. ئاوی ئیفرازیش بە هەمان شێوە کاریگەریەکی زۆر ئیزابی ئەبی لەسەر بەرزبوونەوەی نرخی ئەو شوێنانە. نەخشەی ئەو شوێنانەش بە جۆرێک دیزاین کرایە کۆڵانەکانیان ینی کەمترین کۆڵان 12 مەترەوتم تا چەند ئاستەکەی بەرز بێتەوە تەبیعیە تا دەفتەر بڕوا تەبیعیە زۆر ئاساییە 250 مەتر. بەڵێ باشە ئەوە موقعی سەکەنی طبعا موقعی تجاری باشە ئەوە بە پێی ئاوەدانی لەو شوێنەی لەو موقعی سعرەکان لەگەڵ بە مروری زەمن گۆڕانکاریان بەسەردادی. باشە لە کاتێکا کە بینین نرخی خان و زەوی زیاتی کردووە بەڵام لە لایەکی دیکەوە هەمان شێوەشە بۆ پرۆژەکانی نیشتەجێبوون لە شوقەکانە شوقە و سیتیەکانە نەخێر بۆ لەبەرچێ بنمونە ئەمە لێرە
متمانە لە نێوان مستەسمیر و بەرهێنەر لە نێوان لەگەڵ خەڵک نەمایە بە سەراحەت لەبەربوونی چەند گرفتێک پێشتر مەسەلەن مەشروع کە ئیستثمار مۆڵەتی ئەدایە و دەستی پێ ئەکردوە بەرهێنەرەکە مەوعیدێکی دیاری ئەکرد بە نمونە لەسەر ئەو گرێبەستەی کە خەڵک اشتراکی ئەکردو ئەی کڕی 2 ساڵ 3 ساڵ بۆ نمونە مەوعید بوو یەکەکەی ڕادەست بکرێ بەڵام چەند حاڵەتێک ئەو بابەتانە دووبارە بووە کە بووە هۆی ئەوەی کە متمانە نەمینی بەڕاستی جگە لەوەشی دیکە هەیە کەوای کردووە بازاری بەو شێوەیە گەرم نەبێت جگە لەو بابەتە خەڵک مجتەمەعیمە عادەت و تەقالیدیمە حەزی لێیە یەکەشی هەوی یەکەشی نیشتەجێبوونی هەوی بەخۆی بتوانانی تەسەڕوفی تێدا بکە بەخۆی نەک لە ناو مەشروعی ئیستثماری بی کە زۆر شت مەسەلەن تەواوبوونی بەدەستە خۆی نەبی سبەی نرخی خەدەمات و هەموو ئەو گۆڕانکاریانێکە باشە بە لێرەیە بدوەستێنم ببوورە کاک محەممەد ئێوە خاوەنی نووسنگی خانوبەرە باشە خۆت باش لەم شتە شارەزای من کڕیارم یام ئەمەوێ پرۆژێکی نیشتەجێبوون لە یەکێک لە شوقەکان بکڕم یان پرۆژەکانی دیکە و خانوو بێ بەڵام سیتی بێ بۆ لامەکەن بە شامی شەکر یەکەم جار تا کڕیارەکە ئێوە بیکڕێ لێەکەن بە بەهشت بەڵام دواتر ینی زۆر سەیرەکە ئەتوێ بۆ نمونە بیفرۆشی یان ناتوێت شتێکی وە بۆ نووسنگەکان یاخود خاوەن پرۆژەکان بەو شێوەیەری ئەو لێرە ئەگەر من بەڕاشکاوی بتوانم باسی بابەتەکەت لە بۆ بکەم طبعا فرۆشتن یا عرضکردنی ئەو مەشروع ئیستثماریانە ئەمن ئەوە ڕێی شخصیمە پێم وایە مۆبیعاتی بەو شێوازە کارێکی هەڵەیە بە سەراحەت بنمونە وەختێک مەشروعک دێتە بازاڕی هێشتا هەر هیچ نەکرایە باشە تەنها پایلەکان لێدرایە و یا ئاردەکەی لە بۆ ڕاست کرایە ئیستثمار بۆ بەرهێنەرەکە لەگەڵ کۆمەڵک کۆمپانیای عقارات و ئەو بابەتانە دێن ڕێکەکەون لەسەرەوەی بیفرۆشن باشە بۆ نمونە دەخلی زەنابەت ئیمنی هەموو ئەوانەی لەو وڵاتینە دیارە مەحدودە یعنی ئەگەر تێک ڕائیسابی بکەین ئەگەر دەخلێکی زۆر باش لە هاتەکی زۆر باشانە بی $1000 کەمتر زیاتر ئەوە دیارە بڕایتەوە باشە نایەن مەسەلەن حسابی ئەوەی بکەن ئایا دەخلی تو کە شوقەچی ئەکڕی بەشی ئەوەیەکە سبەی ئەتوو بتوانی کە $1000 مانگانە تەیە بەشی ئەوەیەکە تو شوقەچی دوژوری بکڕی و مانگانە $700 بدەیت دیراسەی ئەو بابەتەی نەکرایە لێرە وە بەرهێنەرەکە استیفادەکەی خۆیەکە لە ڕێی عقاراتەکانەوە کە بەداخەوە من کە کۆمپانیام و ئەهلی عقاراتم ئەو گلەیە پێشەمان لە خۆمانەکەین لە بری ئەوەی بین مەوزوعەکەی بە تەواوی لە بۆ جەنابتان لە بۆ کڕیارەکان ڕوون بکەینەوە پێیان بڵین کە ئەو شوقەیە قیمەتی مەسەلەن $7 دەفتەرێک $1.5 پێشە چێ دەی بەڵام ئیلتیزاماتی دوای ئەو دەفتەرونیوەی ئەتوک و دابینیەکەی گەورەترین گرفت ئێستاکە لە کاتێکە کە نرخەکەی لەوانەیە بۆ 2 ساڵی تر بۆ شوێ نەمێنێتەوە نەگاتە ئەو ئاستە بەتەئکید ئەوە لێرەیە کێشەکە لە بینی مستەسمەرەکە یاخود خاوەنی پرۆژەکە و نووسنگەکانانەیە چونکە نووسنگە پارەی ئەو بۆ نمونە ئیمارەی یاوە بە تەواوی شوقەکانەوە ئیتر لەسەرەتی بیفرۆشە ئەو قازانجی خۆیەکە و تەواو ڕاستە تەواوە بەڵام ئەوە سیغەی فرۆشتنەکەی ئەمە پێم وایە دەبی ئیستثمار مداخەڵی ئەو بابەتی بکە ناکرێ مەسەلەن بەس دەستەوە بەرهێنان بەڵێ بنمونە ئەتوو $1.5 لە شوقەچی یەکژووری دی شوقەچی یەکژووری تەزیلەکەی و ئەو دەفتەرونیوەتەیە هەموو سەرمایەکەی تو $15,000 لەو $15,000 مستەسمیرەکە لۆی مەشروعەکەی خۆی ساغ بکاتەوە دێ $30,000 $4,000 لەو دەفتەرونیوەی تو ئەداتە من وەکو عقارات عقاراتیش لەگەڵ ئەو پەر ڕێز و حرمەتم لە بۆ هەمان طبعاً بیر لەوەی ناکاتەوە ئایا سلبیاتی ئەو دەفتەرونیوەی ئەو $3,000 خۆی کە وەرەگری دوایە ئەو شخصی کە شوقەکەی لە بۆ کڕیە کو ئەتوانی قستی دووەم بدا پێدوانیە تەواوی شوقەکە بای ئەو سێ دەفتەرە بێ کە لە پێشەکی یاوێتی ئەوەی تری قازانجە بە پێی کواڵێتی و بە پێی مەشروعەکان ئەگۆڕێ هەند کەمترین ئەوەی مەسەلە ئەمە پرسیمانە لە مهندسە بەڕێزەکان $350 بۆ $450 تەکلیفیتی بەڕاستی هەر مەترە شوقە تەکلیفی دروستکردنەکەی ئەوەندەیە بەڵام شوقە هەیە کوالێتی زۆر بەرزە طبعاً تێچوشی زیاترە بی ڕاستە باشە ژمارێکی زۆر لە پەنابەر و ئاوارە لە هەرێمی کوردستان و ئەوانش بۆی کە لە بارێکی باش و نیشتەجەیەکی باشا بن
پەنا بەنەبەر کڕینی خان و شوقە بەتایبەتی شوقە بەڵێ کاریگەری هەبووە لەسەر بازاڕی شوقە کڕینی شوقە و خان و لەلایەن بەنمونە پەنابەرێکی سووریاوە یاخود ئێران یاخود باکوور بێ بەتەکیت بنمونە مەسەلەن ئەمن کوردی تورکیای کوردی ڕۆژئاوا کوردی ئێران یەکەی نیشتە جێبوون وەکو خان و وەکو شوقە هاتینە لای ئێمە و لە بۆمان کڕینەوە هیچ ئشکالیشان نەبووە باشە هیچ داتایەکتان لایە کە چەندیان کڕی بێ ئەوان زیاتر بۆ نمونە خەڵکی ڕۆژ ئاوە هیچ داتایەشی فەرمیمان لا نییە بەڵام بنمونە ئەگەر لە جێی شعبی وەکو کۆمەڵگای شاوێش وەکو بە حرکەوە و دەوروبەرانە وەرگین ئێستا زیاتر لە 2000 عائلەی سووری بنمونە کوردی ڕۆژئاوا لێرە نیشتەجێنە ئەگەر بەشەیان وەکو کرێچیە بەشەیان وەکو خاوەن مڵکە کڕیتی ئەوە تەنها لە ناوچەی لە ناوچە شعبیەکان بەڵێ ناوچە شعبیەکان باشە کاک محەممەد ئەو نرخەی کە ئێستا هەیە بۆ شوقا باشە بەڵێ پێت وایە هەڵاوسانە یاخود با بڵێ نرخێکی زۆر زۆر و خەڵکیش ئەیکڕەیە ئاساییە بەتەکیت چونکە هەم لە نرخەکەی هەم لە خستنەڕووی ئەو هەموو شوقەیە بەڵێ طبعا دیسانە من قسەی دووبارە ئەکەمەوە ئەمە لێرە دەخلی خەڵک داهاتی خەڵک مانگانە لەم وڵاتەی ئێمە چەندە تێکڕاگەر $1000 حساب بکەی باشە ئایا $1000 بەشی ئەوەیەکە ئەتوو باشە مستەسمر بیری لەوە نەکردوتەوە کە داهاتی تێکڕای داهاتی خەڵک وەرگێ بۆی کە کامە پرۆژەیە بخاتە ڕوو واللهی ئەو سوالە دەبی لە خۆیان بکەی بەڵامەوە من دیسان ئەڵێمەوە پێم وابێ ئەبێ ئەوە استثمار تەداخلی ئەو بابەتەی بکە بە سەراحەت ناکرێ ئەتوو 180 داهاتی تاچی لە وڵاتە وەکو ئایلە وەکو خانەوادە $1000 بی بێ شوقەچی پێ بفرۆشی سیستەمی ئەقساط و دەفعاتی مەسەلەن هەتا ئیستیلامی ئەتوو 5 دەفتەر لە کابرای 6 دەفتەر بەپێ ڕوبەری شوقەکەی لێ وەربگری دوایش بێ قستەچی $700-800 لە بۆ دانەی دیارە ئەو پرۆسەیە نەزاعەتی نابی بە سەراحەت یعنی ئەتوو کە $1000 داهاتی مانگانەیە کوەتوانی لە داهاتوو $700 بدەی ئەدی خەرجێدی پێویستی ژیانی دروست بەڵێ بەڕێز محەممەد مەلا خەلیل خاوەنی نووسنگی خانوبەرە لەگەڵمان بسپاس بۆ ئێوە زۆر سپاس ئەگەر یەک پێشنیار طبعا ئەو ڕاستەخۆ لە بەڕێز کاک مەسرور بارزانی ئەو لۆ دەزۆری ئێستا لەسەر شەقامی سەرەکی پیرمام هەولێر پیرمام دروست بووە لە بازنەی 120 تا بازنەی 150 پێشنیارەکەین بەڕاستی بەدیلێک ڕێگایەکی بەدیل لە بازنەی 120 کە پێم وابی دیزاینش کراوە لە ماستەر پلانیش هەیە ئەگەر ئیمکانیەتیش نەبی لە حاڵەتی ئیستثنا پارەی بۆ تەرخان بکرێت چکە ئەمە بۆ بەرژەوەندی گشتەوە زۆر زۆر زەرورە بەڕاستی لۆدێکی یەکجار زۆر لەسەر شەقامی سەرەکی پیرمام دروست بووە لە بازنەی 120 تا بازنەی 150 ئەو ڕێگای نێوان ماستی و ماونتن ڤیو شەقامی 120 بە شەقامی 150 ببەسترێتەوە ئەبێتە هۆی چارەسەر و کەمکردنەوەی ئەو ئیزدحامی ئێستا هەیە کاریگەری هەبووە لەسەر کڕین و فرۆشتری زەوی و خانوبەرە لەو ناوە هێشتان نەکرایە هیچ بەس پێشنیارەکەین لۆی ئەم لۆدە زۆری لەسەر ئەم شەقام لۆدە زۆرە کاریگەری هەبووە لەسەرەوەی کە خەڵک پەشیمان بێتەوە نێ لە بروی جادەکە قەرەباڵغە نەوەڵڵا بەڵام بۆتە هۆی یعنی ضرورەتەکە بەڕاستی ئێستا ئەتوو ئێوارانی پاش دەوام سعات 2 ئەوانە بە سعاتێک 45 دقیقە ئەوەندە پێ ئەچی بەڕاستیەتە ئەو مەسافەی ئەبڕی زۆر زەرورە سپاسی جەنابتانەکەی زۆر سپاس زۆر سپاس بۆ جەناب بەخێر هاتن سەلامەت زۆر سپاس